جوڵەپێکردنی کەشتی نمتس. چی دەزانی دەربارەی ئەو کەشتیە زەبەلاحە؟ کەشتی فڕۆکە هەڵگری USS نمتس یەکێکە لە کۆنترین و زەبەلاحترین کەشتیە فڕۆکە هەڵگرەکانی دنیا. کەشتیەکە بە ناوی فەرماندەی هاوپەیمانان لە جەنگی دووەمی جیهانی ئادمیرال چێستەر ویلیام نمتسەوە ناونراوە کە یەکێکە لە گەورەترین کەشتیەکانی دنیا و بە دوو سەرچاوی وزەی ئەتۆم کار دەکات کە دەتوانن بارگاوی بکەن بە وزە بۆ ماوەی 20 ساڵ پێویستی بە سوتەمەنی نەبێت. کەشتیەکە 333 مەتر درێژە و پانیەکەشی 76 مەترە و توانای هەڵگرتنی 100,000 تۆن کەلوپەلی هەیە. هەروەک کەشتیەکە نزیکەی 5,000 ستافی هەیە. توانای هەڵگرتنی سەر و 80 فڕۆکەی هەیە. ئەو فڕۆکانەشی کە هەڵی دەگرێت بریتین لە فڕۆکەی جەنگی، بار هەڵگر و هەلیکۆپتەر و سیستەمی بەرگری ئاسمانی. کەشتیەکە لە ساڵی 1975 بە بەهای 1 ملیار دلار خراوەتە بواری خزمەتکردن و یەکێکە لەو هەش فڕۆکە هەڵگرە زەبەلاحانەی کە ئەمریکا خاوەنیەتی و تاوەکو ساڵی 2007 گەورەترین فڕۆکە هەڵگری دنیا بوو. هێزی دەریایی ئەمریکا کەشتی نمتزی لە دەریای ئارامەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاراستە کردووە. کەشتیەکە پێشتر لە دەریای چینی سەرخاڵی ڕۆڵی ڕۆتینی خۆی بووە و لە ئێستادا لە ڕێگای گەروی مەلەکانەوە بە ئاراستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوڵەی پێکراوە. ئەوەش پەیوەستە بە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی ئیسرائیل و ئێران.